دانستاندنا یکمین کمارا کردستان به پیشنگی حزب دموکرات کردستان ایران او به سروکاتی سروکی ویدمی حزب دموکرات کردستان ایران پیشوا قاضی محمد یکمین سروکماری کردستان به دمکی تایبتی و روش تایبتی سربستی کو کرد راحت پیش ل بشا کردستان ناوک ل وان کسان وان هزان وان کسین کو جان خواه فدا دکن بو پاراستنا نتوا خواه بو پاراستنا برجواندیا نتوا گشتی وان کسان را ناوک پیدا کرن ناوی وان دانین پیشمرگه بینار رزدار او دمو حمود دمی باباش یادرم لهر کرابن هل خاشی و شادی و که خاشی و بختوری دبن و اوجی هیوی و دخازمه بین حمود جار که خوشم به آریکاری حوالان جا کدن ده خدمت وده ما بو برنامه کی برنامه ما ایرو برنامه کی گلک خاشه و گرمی کی خاش و تایبتی هیا ما ناوی پیشمرگه آنی میوان ما ایرو پیشمرگنه به که خوشی و شغنازی و هم ایرو میوانداریا پیشمرگه دکن در فتک جمره هاته پیش به آلیکاری حواله دن که هم بکارند دیوانی کی بها خاش و گرم ده به اوان رئیسداران که حاضرن ارکی پیشمرگاتی برای ببن و بنا پیشمرگه کی خدمت ها گلی خوابکن که تو بیجو دانستاندن کی گلی خاش و خامانی به هور هبه ما داخواز جوان پیشمرگا کرن که ده هر روش کی که دما بنا حمود دمی که بین خواهد ودن روش کی پر بین فرا دمی کی خاش بین ام بهاورا دورا بجون بهاورا گوت بیجو دانستاندن بکن بنا اون دبینن جلوبرگی وان جلوبرگی ساده جاریوسا جلوبرگی وکری او بنا هاو یه پیشمرگه جاریوسا هر بنا همو مروه دنی کو کارو خبات روزانه برای بنتیارن لی اوانا همو پیشمرگنه اون همو بخیر بن سر چاوس سران و دیوان آمد دولمند کرد سر چاوان خیر بن بری هر تشکی از خازم یعنی به آوای کی یلکی وکری گوتو بیج کبا کا او برهزه کو ام پر قصد کن او دیوان ما یا ایرو دولمند کرنه کینه او بلا هر کس گوری خوابجه بلا هر کس بدنگی خوابجه به ویش یوا کو بخواد خازه پیش حمود شکی حزکم گوتنی که هبه او پیناسک لسر او گوتنا پیشمرگه هر کسی که پیشمرگه به چه آوایی لخاره دبینه هر کسی که پیشمرگه به چه آوایی پیناسه دکه هر کسی که حزکه به چه آوایی لسر پیشمرگه قصه بکه و گوری فکری خواه گوری دیتنی خواه بینا ما گوت پیشمرگه لدم خواده لسر دم خواده پیناسه کی خواه حزکیم بینن رزدار را بیجم بجی برانی میوان ما یه ایرو که همو به هور پیشمرگنه لی پرانی آوان لی بشه کی تایبتی که بنا هزا پارزگاری تناس کرن به میوان منه و به که خوشیه هم بوان رانه که که از حزکم دست بکیدم ها وراده هر رضا یکی ده دست بکن به ناسا پیشمرگه بنا کسی کی که بنا پیشمرگی که تحزب کی بدی ناسین تا چاوا پیشمرگه دبینی بله زور سپاس بو برنامه کی تو بو زحمتی هاوریان بو برنامه ریکت خصوصا بو پول پیشمرگه ئەمیش دەستخۆشی جارێکتر پێم خۆشە وەک لە پێشدا باست و باسی دەورانی زمانی کۆماری کوردستان کرد ئەو وشەکە وشەی پێشمەرگە چۆن دۆزراوەتەوە بە ڕوخسەتی خۆت باسی بکەم ئەو کاتێک کە کۆماری کوردستان پێکاتوە باز دەکەن ئەدیبان و ڕۆشنبینانی ئەو کاتە کۆبوونەوەتەوە کە کوتویانە بۆ دۆزینەوە ناوە کوردیەکان لە هەر ناوێکی فارسی ئەو کاتە هەبووە نیوێکی کورتی بۆ ببینەوە یەکێک لەو شتانە کە پێوە سەرقاڵ بوون کە سوپای ملی کوردستان بووە ئەو کاتە نێوی سوپای ملی کوردستان بووە کە ویستویانە نیوێکی ببینە کە نیوێکی کوردی بکە چریکە بووە پارتیزانە بۆ نازان فیدایی هەبوو هەموو ئەوانە هەبووە کە مناقشەیان زۆر کەچیانە کە ناوێکیان بۆ نەبینراوەتەوە پیرە پێەیە کە وەک دەگێڕنەوە کە لە ڕۆژنامەی کوردستانی ئەو کاتێشا هەبووە کە بەداخەوە یەکێک لە خاڵە کەم و کۆڕەکانێکە ڕۆژەکەی مشەخەس نییە بەڵام کە باز دەکەن ئەو پیرە پیاوەتێ دەڵێ مامۆستاکان زۆر ناڕەحەت و تووڕەن چ باسە با ئێمەش چایپەزی وایە دەڵێن پێشوا قازی محەممەد بووە کە ئێمەش با بێسەواد بین بەڵام شتێکی هەلێ دەزانین دەڵێنەوە باسی پێ ئەوە دەکەن کە نێوێک بۆ سوپای ملی ببینەوە کە لە نێو کوردەواریە وابووە بووە هەر کەسێکە فیداکار بووە زەحمەت کێش بۆ خەڵکەکەی کوتویانە پێشمەرگە ئەو وشەی ئەو پیاوە پیرە بووەتە ناوی پێشمەرگە کە ناوی پێشمەرگە ینی گیانی خۆی لە پێش
مەرگی بەڕاستی دادەنێ بۆ وشە جوانەی کە تۆ کوتت بەڕاستی وشەی یان پێناسەی پێشمەرگە قسە زۆرە ڕەنگەی سەر لەو کاتدا کە خۆت وەکو غاڤڵگیرت کردنی ئێمەکە هیچ لە پێشێکیا باست نەکرد بەرنامەکە لەسەر چییە پێشمەرگە تعریفی زۆرە بەڵام من زۆر بە کورتی بۆی کاتی هاوڕیانیش نەگرم پێشمەرگە چەکدارێکی شۆڕژگێڕی بە بیر و باوەڕە کە ئیمان و بیر و باوەڕێکێ بۆ هەدەف و ئامانجێکی پیرۆز و مقدەس کە ویس و داخوازی گەلە بۆی تێدەکۆشی هەرەونە بە کورتی بەڵێ gelek spas heman pisyarê bi awayekî din hez dikim pêşmergê me yê rezdar yê din jî bersê bidin ku her kes bi çi awayekî dibîne û çi biye baez ku ew erkê pêşmergatiyê bigire pêşiya xwe bam her destpêkê de kerem keke زۆر سپاسی جەنابتەکەم کامران زۆر خۆشحاڵم بۆ کە تێشوێن ناتەوە کوردستان و لە بەرنامەی دیوانی گەلە ئەوەی کاک محەممەد زۆر باسی گر بە دوورودێژی بەڵام من باسی زۆر بە کورتی باسیەکەم تەنیاتوان بڵێم پێناسەی پێشمەرگە سەمبڵی خۆڕاگری و مقاومەتە زۆر سپاس gelek spas kerem دەستخۆشیان مێران بۆ بەرنامەکەت بەس تەنیا من شتێکی کە دەڵێم لە هەر نەتەوەیەک یا هەر وڵاتێک چەند کەسێک یا کەسانێک گرروپێک پێشەکەون بۆ خەڵکێ بۆ پێشڕەون بۆ هەدەفێک ئامانجێکی تایبەتی لە نەتەوەی کوردیشە پێشمەرگێ وجودی هەیە کەسێکێ گیانی خۆی ماڵی خۆی هەموو شتێکی خۆی خودای نەتەوەکەیەکات بەڕاستی لە نەتەوەی ئێمەجا من وەکو خۆم شانازیەکم و پێشمەرگە بوونمان شانازیش بژیت کرم منیش پێشمەرگە کاک مهران وەک کەسێک دەزانم کار ئەوەی نییە کە هەربژی چەکوڕەخ بۆستێ یا جلوبەرگی پێشمەرگایەتی کا لێرا بێ ئەوەی کە لە ئێرانیشە خەباتەکە لە زیندانەکانە ئەوەی کە بە قەڵەم بنووسین بە چۆن بڵم هەر کەس خەبات بە ئەوەیەکی شێوەی بێ ئەوە پێشمەرگەیە کەسێک کە بۆ ئەو مافانە ئەو چاولێکا چ دڵ زۆرێکەیە لە کۆمەلگاکەیە بۆ ملەتەکەی خۆی بجەنگێ ئەوە پێشمەرگەیە بە نەزەری بەڵێ کەرەمە خا میکروفۆنی هەر وەسا بڵا دەورەیەوە هەر کەرەم کەکە دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەکەتان منیش بە نۆبەتی خۆم پێشمەرگە لە قاڵبێکە بینم کە هەر لە هەر ملەتێکە کەسانێ بۆ ئەوەی کە ئەبینن واقعان لە ملەتەکان زڵم و زۆرەکرێت واقعان دەوڵەتێک دەستی بەسەرا ڕاگرتن و خۆیانی بەسەرا سەپانوە لەناو ئەو ملەتەیە کەسانێ هەڵەسن کەسانی ئەو زڵم و زۆریان بۆ قبول ناکرێت هەڵەسن بە خاطری ملەتەکان و خاطری نەتەوەکەیان هەموو شتێکی خۆیان فدای گەلەکەیانەکەن فدای نەتەوەکەیانەکەن بۆ ئەوەی کە نەتەوەکەیان ئازاد بێت و بتوان ژیانێکی ئاساییان ببێت دەست خۆش لە زۆر سپاس نیش بەنەوە خۆم دەستخۆشیتان لێەکەم بۆ بەرنامە جوان نش بە نظری خۆم پێشمەرگە بە کۆمەڵ مرۆڤێک بڵێن کە بۆ ئازادی خاکەکەیان وڵاتەکەیان بۆ لابردنی ئەو زڵم و زۆرە کە لەسەر مرۆڤەکان هەن خەباتەکان گیانی خۆیان پێش هەموو شتێ دەخن سپاس کەکە مێران ئەش بنوبەتەوە دەستخۆشی لێتە دکەم پێشمەرگە زوەکی تشتێکی دەبینیم کە بۆ ئازادی خوازیان نەتەوە خۆ بە خەلکی خۆ تێدەکوشیتن یان ماڵی خۆ جانی خۆ دەدەن تەسە بۆ ئاوروژی کە خاکی خۆ مێژووە خۆ یان بێژم نەتەوەی خۆ زندەکەتن gelek spas چخواشە هەر کەس گۆری خا گۆری دیتنی خا بە ئەوەیە کە هەمان گوتنە لێ بشوەیەکی دەباستەکە کەرەمکە کاگەمێران دەستخۆشی لێکم بۆ بەرنامەکە دیارە پێشمەرگە پێناسەی زۆرە لەسەری بڕۆین ئێمە لە بەرنامەی چاوکتان ناتوانین بە تایبەتی ڕێز لە پێشمەرگە بگرین باسی فیداکارەکەی پێشمەرگەکەن ئەوە دەڵێن پێشمەرگە هەر مرۆڤ ئینسانێکی زۆر فیداکارە وەلی پێشمەرگە دوو کەڕەت فیداکارە بەوەی کە هەڵساوە بەوە کە پێش خەڵکەکەی کە گیانی خۆی دەنێتە پێش خەڵکەکەی بۆ خەڵکەکەی هیچی وەسەر نەیە هیچی لێ نەیە چون ئەو خەڵکە دەشەوسێتەوە زوڵمی لێ دەکرێت پێشمەرگە هەست بە بەرزپرسیارەتی دەکات جا لە حەد بوارێکا بێ لێرە بێ لە ئێران بێ بۆی دەڵێن پێشمەرگە وشەیەکی زۆر پیرۆزە کەرەم کە بەڕێز سپاس